بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست خۆشحاڵین لە دیدارێکی تایبەت لە خزمەت بەڕێز مامۆستا سەلاحەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا سەبارەت بە ساڵیادی یەکگرتووی ئیسلامی کوردستان چاوپێکردنێک ساز بکەین. دەمانوێت لەسەر 29 ساڵەی تەمەنی یەکگرتووی ئیسلامی کوردستان قسە و گفتوگۆ بکەین لەگەڵ باس و خواسی ناوچەکە. سەرەتا مامۆستا سڵاوی خوات لێبێ، پیرۆزبایی لە جەنابەت و سەرجەمەندام و لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەین. دەمانوێت بە پرسیاری دەست پێ بکەین کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تەمەنی 29 ساڵە وەکوی ئەعلانکردن. استراتیژ و ئامانجانەی کە لە 29 ساڵی ڕابردووە ئەنجامی داون و پێی گەشتون چین و ساڵی ڕابردووشی بە تایبەت ساڵێکی پڕ چالاکی و نەشاتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو. ئەتوانین وەکەڵێ مولەخەسی بکەین لە 29 ساڵەکە و ساڵی ڕابردووە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و هەموو یەکگرتووەکان و هەموو گەلی کوردستان و هەموو ئازادی خواز و ئیسلاح خوازی دنیاکەین بە بۆنەی ساڵیادی 29مینی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە هێزێکی مرۆیی ئینسانی و ئیسلاحی پێشی 29 ساڵ هاتە بوون لە کوردستانە و سوپاس بۆ خوا تا ئێستش بەردەوام. پاشەوە بەنسبەت پرسیارەکەەوە کە استراتیژیەتی یەکگرتوو بێگومان ئەگەر لە بیرمان بێ ڕۆژێک کە ئەعلان کرا لەسەر دەستی خەڵکێکی پەروەردەکرا و خەڵکێکی کادری پێگەیشتوو ئێعلانی یەکگرتوو کرا وەکو هێزێکی مەدەنی بێچەک لەو ڕۆژە کە شتێکی نوێ بوو و ئاشتی خواز و خێرخواز و تەصحیحی یعنی ڕاستکردنەوەی بەعزێ لە مەفاهیم و لە حزب و فکر و هەروەها ئیسلاحی بە شێوە گشتیەکەی. ئەو استراتیژیەتە ئەتوان بڵێم بەردەوامە، ممکنە ساڵ بۆ ساڵ بە شێوەیە لە شێوەکان پۆست بوتەگەری هاتوێتە ڕێ بە تایبەتی لە ممارەسەی بەشداریکردنی پرۆسەی سیاسیە جاری وا هەیە پێشکەوتن یا پاشکەوتن ڕوویداوە لە هەڵبژاردنەکانە لە ئەو مشارەکاتی کە بووە تەبیعیە، بەڵام بەگشتی استراتیژیەتەکە وەکو خۆی پەیڕەوە کرێەوە بەردەوامیشە کە جێی شانازیە کە 29 تا 30 ساڵ لە تەمەنی هێزێکی مرۆیی لە ساحەیەکی وەکو کوردستان لە حاڵەتێکی وەکو کوردستانە بەردەوامی بە استراتیژیەتی خۆی بە بێگومان بەبێ کۆست بوو بە بێ مەشاکیلش نەبووین بە بێ گرژی و ناکۆکیش نەبووە، بەڵام ئەوەی جێی شانازیە ئێمە نە ئەو فشار و تەنگ پێڵچنینەی کە ڕووی داوە کاری تێکردوین نە ئێمەش سەبەبکار بووین. هەمیشە دەست پێشخەریەکان لە خراپەکاری یا لە ڕێگرتن یا بەرتەسکردنەوەی حزوری ئێمە هەمیشە لە ئێمە نەبوو. ئێمە هەمیشە پێکەوە ژیان و پێکەوە کارکردن و حاڵەتێکی ئاشتەوایی کۆمەڵایەتی و سلمی ئەهلی زۆر مەبەستمان بوو و بەردەوامیش بووین و سوپاس بۆ خوا تا ئێستش بەردەوامین. ئەو کۆسپانی هاتبنە ڕێ لە سنووری توانای ئێمە نەبووە بۆیە مواجهەمان کردو بە پێی توانە. بێگومان لە کۆنگرێ و کۆنگرەیەک فەرقی بۆ جاری وا هەیە ئەو لە بێتمان دەستکاری کردووە، 8 کۆنگرە گیراوە. کۆنگرەی هەشتەم ئەتوانی بڵێن نزیکە ساڵی 2000 و ئاخری 2019 بوو 2020 بدایەتی 20 ئەولەویەتماندا بە بەعزێ مەسەلەی استراتیژی پەروەردەیی و داعاوی و
ساخکردنەوەی بەعزێ لە ئاراستە و گرنگیدان بە گەنج و لاو و زیاتر گرنگیدان بە ئافرەت و گرنگیدان بە کاری داعوی و خێرخوازی و ئەو شتانە کە وامان نزانی لە خلالی ساڵانی پێشوە بازێک پاشکەوتن ڕوویدا بوو. بەسپاس بۆخوا بەردەوام بوو. بەنسبەتی ساڵی ڕابردوو هەر بەردەوامیە لەسەرەوە ئەو لەویەتە بە بازێ لەو شتانەی کە ڕەنگە لەو ساڵی پێشوە تاڵی 22 زەختر بوو بێ وەکو مەسەلەی پەروەردە بە تایبەتی منهەجی پەروەردەیی کە لە قوتابخانەکانە بازێک هەستمان کرد بازێ ئاراسە هەیە بازێ ئاراسە هەیە کە هەڵەیە دەنگمان لێ بەرز بووە و هەستمان کرد کە بەخۆیان بزانیان نەزانن ئەو بەرپرسانە لەو مۆزوعە بە هەڵات چوون. میلەتی ئێمە میلەتێکی موسڵمانە کەلتوری ئیسلامی هەیە و بەگشتی ئەوەی کە ئەژی لێرە هەتا لە ئاینەکانی تر ئاینجاکانی تر لە دەستی ئیسلام و لە دەستی موسڵمانان زەحمەتی نەشەشتووە بەڵکو بوونەکەی ئەسڵەن لە سایی ئەو سەماحەت و چاوپۆشیە بووە کە زۆرینەی موسڵمانی کوردستان بووێتی. بۆیە بوونی ئاینزای تر یا ئاینی تر لە کوردستانە نیشانەی جوانی ساحەکەیە و حتا نیشانەی پابەندی خەڵکی کوردستانە بە ئاینەکەیانەوە چ پێویست ناکە ئێمە دەستکاری منهەجی پەروەردەیی بکەین و مناڵێک لە سەرەتاوە مێشکی تەشویش بکەین بە بازێ خواستی ممکنە چەند نەفەرێک لەبەرەوە ئەوە مۆزوعێکی گرنگ بوو. دوایی مەسەلەی خێزان کە مۆزوعێکی گرنگە و ئەساسیەوە لە استراتیژی ئەمەیە مەسەلەی تەماسوکی خێزان و خێزان بەردەوامی خێزان کە جمگەیەکی گرنگە لە حیاتی مرۆڤەکانە و چۆن تاک پەروەریمان هەیە تاک دروستیمان هەیە چۆن ئینسان سازیمان هەیە مەسەلەی خێزانیشمان هەیە. هەستمان کرد کە بەعزێک پلان و پیلان هەیە لەو بارەوە و بەعزێکی دەرکەوت لە بەرچاومان بینراوە بەعزێکیشی ڕەنگە هێشتا لە تۆی کاغەزاوێت. بەڵام ئێرادەیەک هەیە ئێرادەیەکی سنووردار تەوان و چەند کەس زیاتر نییە بەڵام مادام نیەتێکی خراپە و مادام حاڵی هەرێمەکەشمان بەعزێک گرفتاری ترمان هەیە نەکوو ئەمە بێتە نەوەیەک لە ئاسایی ببێتەوە بۆیە لەوەش دەنگمان هەڵبڕی و هەستمان کرد کە بێ مەوزوعێکی گرنگە و تەوان لەوێشەوە بەعزێ مەسائلی تر هەیە وەکو جەندەر و ئەم شتانە. ئێمە تا باسی داکۆچی بێ لە مافی ئافرەت ئێمە پێشەنگ بووین لەوە سوپاس بخۆ بە ئەمەلیش ئافرەت لە یەکگرتووە زۆرترین حضوری هەیە و والحەمدوللا هەموو کەس شایەتی ئەوە بێ کۆتاش بوونی هەیە بێ کۆتا کادری سەرکەوتوو و قیادیمان هەیە لە خوشکانمان. لەبەرەوە لەگەڵ داکۆچی مافی ئافرەتانین و ئەشزانین کە پێشێلکاری هەیە بێگومان تونند و تیژی هەیە سەبارەت بە ئافرەت نەلێرە لە هەموو دنیا هەیە. لەبەرەوە وەختێ غیابی ئیمان ئەبێ غیابی زەمیری زیندوو ئەبێ چی حزورەکە ئەو خۆ عەزەڵات دەربڕینە و ئەو پیا و سالاریە سەقەتەی کە ئەبینین. ڕەنگە بەکارهێنانی بەعزێ شعار و بەعزێ مفرەداتیش فقهیش بەکار هاتبێ بە هەڵە بەڵام بەگشتی لای ئێمە داکۆچی لە مافی ئافرەت و پێویستی حزوری ئافرەت لە هەموو کایەکانە لای ئێمە مسەلەمەیە هیچ یەکێکە لە استراتیژمان کەواتە یەکسانی جەندەری ئەگەر تا ئەوێ بێت تا باسی ئافرەت و مافی ئافرەت و دژایەتی بێ لەگەڵ تونوتیژی ئێمە لەگەڵین ئێمە پێشەنگین
لەو مۆزوعاوە خوشکانمان دەوری جوانیان دیوە. بەڵام لەوە بترازێ بۆ بەعزێ دیاردەی نامۆ و بەعزێ نەخۆشی وڵاتان و میلەتانی تر بهێنین بۆ ناو خەڵکی ئێمە ئیسیرادی بکەین کە ئەمە هەم نەخوازراوە هەم نەخۆشیە لە ڕاستیە و ئەم نەخۆشیە بفرۆشێتەوە یا عەرز بکرێ وەکو پێشکەوتنێک و تەعمیم بکرێ بەسەر کۆمەلگا و کاری لەسەر بکرێ و بکرێتە بزنس بۆ بەعزێ نەفەر. ئەمە هەڵەکەیە و لەسەر ئەوەش تۆزێک خۆمان سەغڵەتی و نیگەرانی خۆمان دەربڕی و بەردەوامیشە بین لە شیکردنەوەی ئەو مۆزوعا لە ڕووی زانستی و هاوکاری لەگەڵ هێز و لایەن و خەڵک و کەسایەتیە تەندروستەکان لەو بارەوە تاوەکو ئەو سەقەتیە نەهێنرێتە کۆمەلگەی ئێمە و بەدزێوی بمێنێتەوە وەکو حاڵەتێکی نەخۆشی لە هەموو کۆمەلگەی ڕەنگە ببێ بەڵام فاشکردنی و زاڵکردنی ئەوەی کە ئەویسترێ و ڕێکخراوی بۆ دانرێ و کاری لەسەرەکەی ئەوە لە ئێمە مەرفوزە. بەنسبەت مەسەلە سیاسیەکانیش هەر ساڵی پێشوو ئێمە هەستمان کرد پەرلەمان تا ڕادەیەک خۆشمە مشارەکەمان کرد لەو دانیشتنانەی کە ئەکرا بۆ انتخابات کاتی خۆیەتی 6-11 مەوعیدی پەرلەمان تەواو بێ. ئەمان ویستکە وەخت دیاری بکرێەوە هەمووش دەست بەکار بین بۆ هەڵبژاردنێکی نوێ بۆ پەرلەمانی کوردستان. بەڵام بەداخەوە دواخرا بە هەرحاڵ نەیان کرد بە تایبەتی دوو حیزبی دەسەڵات ڕێ نەکەوتن لەسەر شتی تر و هێنایانە سەر ئەوە کە وەختی خۆیان دواخست لە ئیشەکە و ئیشەکەیان دواخست وە پەچیان خست ئینجا هاتن پەرلەمانیان درێژ کردەوە بە شێوەیەکی بەحساب قانونی. ئەمە بە پینە و پەڕۆی ئەزانین لەبەرەوە هەستمان کرد ئێمە حوسەڵەمان نییە لەگەڵ وەزعێکی وا بەبێ بیان و جاران تەمدید کراوە درێژ کراوە بووە بەڵام بیانوێکی بە هەرحاڵ بۆ جارە بێ بیانە ئەم جارە بیانوێکی ئەو تۆ نەبوو بەڵکو بیانویان تاشی بۆ خۆیان تواشیان ئێمە لەگەڵ ئەو تاشینە نەبووین بۆیە فراکسیۆنی ئێمە دەستی لە کات کێشاوەتەوە لە پەرلەمان ئەوە یەکێکە لەو هەنگاوانەی کە بۆ ئێمە شانازی پێوەکەین کە ئەتوانین بڕیاری سەربەخۆی خۆمان ببێ لە مەسەلەکانە. ساڵی ڕابردوو بێگومان جوڵەی هەر لەسەر استراتیژێتی پەروەردەییەکە بەردەوام بووین خێرخوازی کە استراتیژێتە هەر بەردەوامە مەسەلەی هیدایەت و ڕۆشنکردنەوەی تەبیینی دین ڕوونکردنەوەی حەقایقی دین وەک وەختێ تۆ کە دین حەقایقی دین ڕوونەکەی تۆ بعضێ خورافات و بعضێشتی لاوەکیش ڕوونە بێتەوە کە ئەوە لە دینە نییە هێنراوەتە ناودین یا کاسبیەکە دووکانێکی بە ناودینە ئەبێ و دان بۆ حەقیقەتەشا بنێن لە خلالی ئەو 4 قەرنە نەفەر بووە خەڵکێک بووە کە دینداری بە کاسبی زانیوە و ئیشی لەسەر کردووە نابێ هەموو شتێک موسڵمان لەگەڵ ئیسلام جیایە ئیسلام دیارە مقدسە و دوورە لە هەڵات چونکە پەیامی خوایە و دینی خوایە بەڵام موسڵمان ئەو شخصەیە کە پابەندی ئەبێ بکە ممارەسەیەکە جاری وا هەیە بەڕاستی ممارەسەیەەکە جاری وا هەیە بە هەڵە تێگا بە هەڵە ممارەسەیەەکە ئیشی دوعات و ئیشی بانکخوازەکان و ئیشی زانایان ئەمە ڕاستکەنەوە ئێمەش وەکو لایەنێکی ئیسلامی بە شانازیەوە بە سەرەتاوە لەسەری بووین و هەمیشە تەصحیح و ڕاستکردنەوە ئیشی ئەمە بووە و گرنگیمان بە زانایان داوە فکری زانایان منبەر و میحراب دوور بێ لە حیزبایەتی بەڵام نزیک بێ یا واقعی دینی ڕاستەقینە ڕوون بکاتەوە و دین وەکو خۆی بەبێ ئەو شتانەی پێوەی پێچراوە. ئەو ساڵا زیاتر گرنگیمان بەوە داوە چالاکی قوتابیان و چالاکی خوشکان و مخەیەمات و
احتیمام بە پیشەییەکان و ئەو شتانی کە وەکو بڕیاری لەسەر دراوە لە کۆنگرە ساڵێکی پڕ لە چالاکی بوو. بەڵێ مامۆستاتوانم بڵێم یعنی ئەگەر ملەخەسی بکەین قسەی جەنابەت لە بواری استراتیژیەکە تقریباً بەردەوامیەکە بووە لە ساڵی ڕابردووە و بەڕوونیش بینرا ڕەنگە ساڵی ڕابردوو ئاوێنە و وێنەنمایەکی جوانی یەگرتوو بوو بێ کە هەمیشە لە بوارە کۆمەڵایەتەکە پێشەنگە لە بواری پەروەردەیە بەبێتە سەنوع و بەبێتە تەکەلف ئەتوانێ ئەو پەیامە بگەێنێ. ڕەنگە هەندێکە بن وایان وتبێ کە ئەم پرسە بە سیاسی کراوە یان ئامانجێکی سیاسی لە پشت ئەم هەنگاوانەوەی کە هەنگاوی کۆمەڵایەتی و پەروەردەین. وەڵامی جەنابەت چییە بۆ ئەمە؟ یعنی خەڵک چی ئەڵێ ئازادە چونکە چی بکەی بۆ سوودی وایە یا خوێندنەوەی وایە یا وەڵێن قیاس و نەفسەکە لە خۆی ڕوانێ. بەڵام ئەوەی کە ئێمە کردومانە منتەلەقی ئێمە خوا لە خۆ ڕازیکردنە و ئەوەیە کە مەسئولیەتە وەکو فەرد مەسئولین وەکو جەمعێکیش کۆمەڵێک بەشەرین کۆبووینەتەوە مانەوێت خزمەتێ بکەین بە دین و بە خەڵک و تێگەشتنیشان وایە کە ئیسلامی حەقیقی و ڕاستەقینە خزمەتی ئینسانەکە خزمەتی میلەتی خۆمانەکە خزمەتی خۆمانەکە وەکو دنیا و وەکو قیامەتیشمان. لەبەرەوە ئەو مۆزوعانە زۆر گوێمان لێ نییە کە چی ئەوترێ بەڵام ئێمە خۆمان وازانین کە پێویستە هەر شتێک لەسەر ئوسوڵ و تەوازونێک بڕوا مەنهەجیەتێکی ببێ مرکزیەتێکی وازحی ببێ بەرچاوڕوونی ببێ استهدافی نەتیجەیە بکە ئامانجێ بکە عەفەویەت و هەروە گەڕەلاوژێ ئیش هەڵێ و ئینفعال و گەرمبوون و هەڵپە خزمەتی کار ناکە. لەبەرەوە جاری وا بووە ئینفعالێک وازانراوە بە ئینفعال و بە خۆتوڕەکردن ئیشەکرێ نەمان کردووە چونکە ئێمە هاوسەیی منهەجیەتی ئەمەیە. بەڵام جاری وا هەیە حاڵ اقتزاکات یعنی ئەخوازێتەوە مووقفێکرد ببێ یا دەنگ هەڵبڕی یا بە شێوەیە لە شێوەکان بەو شەرتەی بهێنێ. لە نەتیجا تۆ وەکو ئینسانێک و وەکو کۆمەڵ ئینسانێکیش ئەبێ واقعی بی واقعیت یەکێکە لە منهەجیەتی درست. واقعیت ئەوەیە کە ئەم کۆمەڵگەی ئێمە پێویستی بە ئەخلاقە پێویستی بە دینە پێویستی بە تەدەیونە و بەداخۆ ڕەنگە بینە سەر ئەگەر پرسیارت بێ تەوسیفی واقعی کۆمەڵگەی ئێمە زۆرتر ئەخوازێ کە ئێمەمانان ئەولەویەت دەستکاری بکەین مادام مەسەلەکە وایە ئێمە بەشداری حکوومەتمان هەر لە سەرەتاوە کردووە لە ساڵی دووەمی یەکگرتووە. بەڵام هەستمان کرد بەشداری حکوومەت لە ڕاستیە بەشداریەکی ڕەمزیە بێ و بێ خێر نابێت تەمان بەبێ ئیجابی نییە بەڵام هەمووشی نابێتە ئیجابی ئەبیتە بەشێک لەو دەسەڵاتەوە دەسەڵاتیش بە شێوەیە لە شێوەکان ئەجندای خۆی هەیە باکی نییە بە شێوەیەک و حیزبیشە بەداخەوە. ئەوەمانەوان نییە کاری ئێتیلافی خراپە کاری پێکەوەی نا کاری پێکەوەی باشە بەڵام شەراکەت بێ ئیشراک یعنی بەشدارکردن شتێکی هەڵەیە بڕای ئێمە ئێستا کەواتە ئەولەویەتمان ئەو استراتیژیەتە پەروەردەیە بەناییە بینایی بنیادنەری کە هەمانە و ئەوەشمانەوانێ ئیهمالی مەسەلەی سیاسیەکەی نەخێر مەسەلەی سیاسی بە تایبەتی پەرلەمان احتیماممان هەیەەوە بوو ساڵی پێشتر لە پەرلەمانی بەغا مشارەکەی جددیمان کرد و نەتیجەی باششمان کرد. بەردەوامە بین لە مشارەکە سیاسیەکە بەگشتی بەڵام ڕەنگە لە مەسەلەی ئیدارە و بازێ شتی ترە قسەی ترمان هەیە بە نەتیجە گرنگیدان بە استراتیژیەت و گەڕان بۆ ئەوی میلەت و واقع و کۆمەڵگەی خۆت چی ئەوێ چی پێویستە و تۆ چیت پێ ئەکرێ. ئێمە ئێستا چی بکەین؟ ئێمە ناتوانین مەسەلەن مەسەلەی
بێنەوتی مەسەرەن حەل بکەین چی بکەین بەدەست ئێمەنیە دەسەڵاتە و نەوتەکە نادا بە خەڵکەکە فرۆشێ ئەوە مۆزوعیشترە ئەوە ناڕازین و قسەمان هەیە لە کاتی خۆیان بەڵام چی بکە ئێستا فەقیرێک ماڵ بێباوکێک گرفتارێک کە مشکلی نەوتی هەیە ئێمە کار لەسەر ئەوەکەین چ وەکو ئەفراد و چ وەکو منەظەماتی خێریمان کە دابینی نەوتکا بوو ئەو ماڵە ئەمە عیلاجی ئیسعافی و بڵین خێرا و فریاگوزاری ئەمە بە ئیشێکی استراتیژیە زانین بۆ ئەم مەرحەلەی عمری خۆمان و ئەم میلەتشکە مشکلێ هەیە ئەگەر بڵێ ئەمە خۆ ئیشی من نییە و ئیشی دەوڵەتەوە ئەمە ئەبێتە ڕازی مێش هیچ نییە سەواقعەکە چی ئەوێت ئەو بێ ئەوە بکەیت لە جێی خۆیان لە کاتی خۆیان خەباتی سیاسیەکەی بۆ گۆڕانکاری ئەوە تەبیعیە و بێ ئەوەش بکەی و لە پەرلەمان و لە انتخابات و لە مووقفی سیاسی و تەبیعی بەڵام ئەمە نابێ ئێهمال بکەیت و هەروەها مەسەلەی پەروەردە مەسەلەی خێزان مەسەلەی تاک مەسەلەی فکر ڕاستکردنەوە مەسەلەی ئیلحاد و ئیباحیەت و فەسادی ئەخلاقی کە ئێستا بەداخەوە ئەکرێتە باو و کاری لەسەرەکرێ یا دەستگا هەیە ئینسان هەیە ڕێخاو هەیە ئیش لەسەر ئەوەکە لە مقابلەوە بێ خەڵکێک ببێ ئیش لەسەر عەکسی ئەوە بکە تاوەکو تەوازن لە ساحەکە پارێزراوە بێت تا میلەتی ئێمە هەویەی لەدەست نەدا ئەویستمەوەی جەناب فەرمووت لە تەوسیفی حاڵەتەکە لە ڕاستیە ئێمە کۆمەڵی دیاردەمان بینیوە لە ناو کۆمەلگا و ئەو هاوسەنگی یەکگرتووشمان بینی چۆن مواجهەی ئەو دۆخە کاتەوە کۆمەلگای ئێمە گەر لێی بگەڕێیت لە دەرەوە ئەوەی کە بەڕێز داماژەت پێکرد لە ئیستیرادی فکر لە ئیستیرادی هەندێ هەڵەوپەڵی دەرەوە بە ئاسانی تێواگلێت و زوو ئەهێنرێتە ناوەوە بەڵام یەکگرتوو هەمیشە بەوە ناسراوە لە ماوەی 29 ساڵی ڕابردووە ئەتوانین بڵین وێنە و نموزەجی زۆر جوانی فەردی تەقدیم کردووە لەسەر ئاستی فەرد و لەسەر ئاستی کۆمەلگاش ڕنگدانەوەیان هەبوو ڕەنگە ئێستا خەڵکشایەتیەوە بدا زۆر لە نموزەجەکانی کە لە مەجالە حکومیەکە و کە لە مەجالە کۆمەڵایەتێکەشە هەن نمونەی جوان و دیاری یەکگرتوو بن وەکو تەوسیفی ئەو حاڵەتە ئەتوانین بڵێن ئەوەندە کافی ئەوەندەی کە یەکگرتوو کردوێتی یان چیتری ئەوێت بێگومان ئێمە قەنەعەتمان وایە کە کۆمەلگا چۆن کۆمەڵگەی بەشەری چۆن پێغەمبەرانی بۆ هاتووە عەلەیهیمو سەڵات وەسەلام چۆن پەیامی بۆ هاتووە مانێ وایە هەر لە سەرەتای بەشەریەتەوە پێویستی بە پێشەنگ هەیە بە قودوات هەیە بە نوخبەیەک هەیە کە ئیشی ئیسلاح بکە چونکە ئینسان بە تەبیعەتی خەڵقی خۆی نفسی هەیە و شەیطان هەیە و ئیرادەی خێر و ئیرادەی شەڕ هەیە و فجور و تەقوا هەیە لە ناخی ئینسانە کەواتە گروپی خێر و گروپی شەڕیش هەیە چی بکەیت کۆمەڵگەی ئێمە وەکو هەموو کۆمەڵگەکانی تر لە بەردەمی جۆرەها مەشاکیلە هەیە ئەوەی لێرە گرفتە ئێمە فرسەت بوو میلەتێکی مەزلوم بووین میلەتێکی چەوساوە بووین مشکلاتی نەتەوەیمان بوو مشکلاتی وجودمان بوو وەختی ئەم خەڵکە هاتەوە سەر زێدی خۆی و بوو بە بڵین کار بەدەست و دەسەڵاتی گرتە دەست مەفروض بوو زۆر بە وەفا بێ بۆ ئەم میلەتە بۆ ئەم نیشتیمانە بۆ خەرەبووی ئەو وەزع لەلایەکی تر ئەمە بەوە ناکا کە بچی شەخەڵ و زوبالەی دنیا لە ئەفکار و لە سلوکیات بهێنی ئەمە بۆ پێشەکەوین نەخێر ئێمە بە احتفاظ بکەین بە کیانی خۆمانەوە بە کەلتوری خۆمانەوە بە شوناسی خۆمانەوە بە ئەخلاقی خۆمانەوە بە کوردەواری خۆمانەوە لە عینی وەختە شتە جوانەکان کە زۆرن تەوان کۆمەڵگەی بەشەری ئینتاجی شتی باشی کردووە لە تەکنۆلۆژیا لە عیلم لە پێشکەوتن لە یاسا سەروەری کە زۆر گرنگە ئێمە ئەوانە بێنین بەڵام جێی داخە ئەوانەمان کە جاری وهەیە لە دەرەوە هاتوونەتەوە لەوێش یاون هاتوونەوە یا لە شاخ بوون یا لە ئاوالەی بوون هاتنەوە لێرە کە ئیشیان گرتە دەست مۆفەق نەبوون کە ئەوە بکەن هاتن هەر یەکە بە شێوەیە بە
مباشر و غێر مباشر ڕێککەوتن لەگەڵ هێنانی ئەو شتە بێسەر و بەران. ئێمە وازانین کۆمەڵگەی ئێمە لە ڕووی سەروەتی بەشەریەوە سۆرەبەتی سامانی مرۆیی خەڵکی باش و کادری باش و تااقاتی علمی باشی هەیە لە ڕووی سەروەتی تەبیعیەوە کە ئەزانین لە نەوتەوە بیگرە تا ئاو تا کەژوشێ و تا هەموو شتی جوانی هەیە لە مێژووی زۆر پڕسەروەری هەیە لە جوغرافیایەکی زۆر استراتیژی و گرنگی هەیە ئەکرا ئەم هەرێمە زۆر باشتر بێ حاڵی بەڵام وەسفەکە ئێستا ئەوەیە کە ئەیبینی یاسا وەکو پێویست سەروەر نییە ئازادیەکان سنووردار کراون حیزبایەتی لە جیاتی خێر باتەوە ئێستا خەریکە زەرەر ئەدا لە خەڵک خەریکە خەڵکەکە بەشەکە بە شێوەیەکی سەربی مەسەلەی چەکداری لە مەرحەلەیەکە کە خەباتی چەکداری بۆ ڕزگاری بۆ ئێستا بەکارهێنرێ بۆ شتی حیزبی و بۆ شتی تر بەداخەوە و مەسەلەی مخدرات و شتی بێسەروبەر کە لە دنیا قاساخەلای ئێمە خەریکە بۆتە کاسبی زۆر بەداخەوە مەسەلەی بیرۆکەی فاسد وتمان شتی خراپ کە لە وڵاتان پرتوکا و تاوە لێرە ئێستا بازاری بۆ گەرمەکرێت مەسەلەی ئیدارەکردن تەوان علمە فەنە ئەخلاقە هەموو شتە سەقافەیە ئەو بە هەموو کەس ناکرێت ئیدارە مەهارەیە ئیدارەی ئەم هەرێمە ئیدارەیەکی موفق نییە نەیتوانێت ئەو سەروەتە جوانە ئەو ئیمکاناتە جوانە تەوزیف بکە ئەم خەڵکە باشەی کە هەیەی بەدەسەوە لەوانەیە خەڵکی پابند و وەلائی و خەڵکی لە خۆی کۆکرد بێتەوە ئەوە ممکنە بەڵام نەیتوانیوە تااقات کۆ بکات ئەم تەفرەقەیە ئەڵێ نیەتیان هێناوە تا قیامەت شەڕیان بێ باشە لە مەرحەلەیەکە ئەو جیلە ڕۆشتن جیلێک بوون خلافی سیاسیان بوو خلافی کۆمەڵایەتیان بوو هەر ئیدامەیەدەن هەر جیل بۆ ئیدامەیەدەن ئەڵێ نیەتیان هێناوە تا ئاخری ئینجا ئەوەش نییە خۆیان شەڕیان بێ هەموو شت بەشەکەن هەموو شت لەتەکەن خەڵکەکەش دابەشەکەن ئەمە زوڵمە بەڕاستی زوڵمە جارێ بە حەقی خۆیان وەکو ئینسان کە هەر کەس مافی خۆی هەیە اینجا بە حەقی ئەم میلەتە زوڵمە ئەم تەفرەقەیە بۆچی ئەم بێسەروبەریە بۆچی ئەم هەموو لێک دژایەتیکردن و دوژمنایەتیت تاکەی لەسەر حسابی ئەمنیەتی ئەم خەڵکە لەسەر حسابی ئایندەی ئەم میلەتە اینجا ئەم بێکاریە کە ئێستا گەنجی ئێمە حەزی لە ئەوەیە کە بچێت بفەوتێ و کۆچکە حەزی نییە لێرە بمێنێتەوە بۆ چونکە دڵخۆش نەکراوە دڵی خۆش نییە ئەمە معنای وایە ئەم کۆمەڵگەیەکی نەزۆک دەرەچێت گەنجی نامێنێ ئەوەش کامێنێتەوە بەم شێوەیە کە ئەیبینی شەڕمانە لەبەر ئەوە هەڵەیە ئەمە ئیدارەیەکی سەقەتە ئەمە ئەزمەیەک ڕوئەدا وەختی ئەیانوێ عیلاجی ئەزمەکە بکەن ئیدارەیەکی سەقەتیەکەن ئەویشە بێتە ئەزمە ئەمە بۆتە گرفتاریەکی گەورە ئەم وەصفە ئەگەر بازێکشی علمی ئیدارە پێوترە ئیدارە بالئەزەمات ئیدارە بالئەزەمات بالفعل ئەمە ناومێدی نییە لە ینی بڵێن ڕەشبینی نییە لە وەصفە هێشتا ماوێتی بیڵێم بەڵام حەزم لێ نییە لەو من بەرەوە ئەو قسانە بکەم کە دڵسادی دروستکە بەڵام حەقیقەتیشی ئەوەیە دەسەڵاتی کوردستانی ئەوەنەی مەشغوڵی شتی پچکۆلە و لاوەکیە ئەوەنەی مەشغوڵی شتی شەخسی و نەفسیە مەشغوڵی شتە استراتیژیەکان نییە مەشغوڵی ئەوە نییە کە چۆن ئەم هەرێمە ئایندەی ئەم هەرێمە ئەم میلەتە کە ئێستا چارەنووسی لە دەستی دەسەڵاتەکەیە بەرەو کوێ بە ئەم ئیدارەیە سەقەتە معلومە بەم شێوە هەڵەیە ئەی چۆن تەکبیری چیە دانیشن با چەند کۆنفرانس بگرن با دانیشن بکەن با
دیدار بکەن با ئاش بنەوە جارێ بە دانیشتن گفتوگۆ حەلی مشکلیان بکەن لەم تەلەڤیزیۆن بۆ ئەو تەلەڤیزیۆن لەم لێدوان بۆ ئەو لێدوان شەڕەکەن و دوایش کە ئەکەونە یەک لەسەر مەساڵحێکی حیزبی تەسک ڕێکەوە نە لەسەر شتە ئاساسیەکان ئەمە حتا خەڵکەوتۆتە شک ئەرێ ئەمانە شەڕیانە یا فێڵەکەن لە شەڕەکەش بەرحاڵ ئێمە ئەو شتانەمان لە ئەساسەوە پێ هەڵەیە نابێت شەڕیان بێ نابێت کەس شەڕی بێ پێکەوە بژین هەموو خاوەنی ئەم ئەزمونەی خاوەنی ئەم هەرێمەین خاوەنی ئەم میلەتەین ئەوێ خزمەتکاری ئەم میلەتە بین حکوومەت چییە حکوومەت خەڵک هەڵی بژاردەوە بۆ خزمەتکردن بۆ ئاغای میلەت نییە ساحبی میلەت نییە خزمەتکاری دەسەڵات ناتوانێت ئەم مەفاهیمانە بکاتە سلوک لەوانەیە بە شیعار بیڵێ بەڵام بە سلوک بیکە و وای لێ هاتووە کە ئێستا فاسیلەیەک بینێک کەوتۆتە بینی میلەت و دەسەڵات ئەمە یەکێکە لە خەتەرناکترین مەسئلە چونکە ئەوە هەڵێ حکوومەت چییە کوڕ و برازا و ئامۆزا و خەڵکەکەی خۆمان نییە ئیسیران نەکراوە ئەم فاسیلەیە لە بینی حکوومەت و میلەتا چێ دروستی کردو چێ سەبەبکارە دەسەڵاتە دەسەڵات نازانێ ئیدارەی ئەزمە بکە دەسەڵات حیزبیانە بەڵکو شەخصیانە بەعزی مامەڵە ئەکا لەگەڵ مەسەلا دەسەڵات دۆست ئەتۆرێنێ دوشمن ئەتاشێ دەسەڵات نازانێ قسەی تر پێم خۆش نییە بیڵێم گەندەڵ و ئەو کەلیماتی ترە بەڵام خۆ ئەمە هەر معلومە کە ئیدارەکە بەو شێوەیە نابێت وەڵام بەڕێزت وەڵامی زۆر شتی منێداوە کە من ئەمویست بیکەم بەڵام هەر ئەبێ هەندێک پرسیاری تر زەق بکەینەوە ئەوەی کە جەنابەت فەرمووت لە بابەتی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی وەکو دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە زۆر جار خەڵک کەوتۆتە گومانەوە لە سراعەکەیان لە شێوازی ململانیەکەیان وا ئەبینرێت کە ئەمە جۆرێکە لە بەڕێکردن و ئیدارەدان بەم دۆخەی کە هەیە یعنی بەردەوام ئەبێ ئەزمە و قەیرانێک ببێت تا قەیرانەکە بە شتێکی تر چارەسەری بکەن و بەو شێوەی کە ئیبینین بە جۆرە لە جۆرەکان دۆخی خەڵک خراپترە بێ لەسەر دۆخی خەڵکە مێ جەناب قسە بکەی کە هەندێک ئاماژەشی هەبوو لەسەر بابەتی گرفتاریەکە ئەوەیە ینی خەڵک کەوتۆتە شک بە چاوێکی بڵین پاکەوە سێری ئەداەکە ناکە لەبەرەوە بە شکە لەوەی کە ئاشت بن بە شکە لەوەی شەڕیان بێت بە شکە لەوەی حتا قسە بڵێن بە یەکتری ئەڵێنەوە شتێکی لە بنە من حەزم نییە لەو جۆرە بیرکردنەوەیە من ئەڵێم نابێ وابێ ئەساسەن ئەمە چ سەلیقەیەکە ئەمە چ ئیدارەیەکە بۆچی گەیشتێتەوە بۆچی ئەم هاوڵاتیە بۆچی وا گومانە بە بۆچی ئەم دەمتاڵی و نیگەرانی گەیشتە ئەو ئاسە کەس دڵی بە کەس خۆش نەبێت بۆچی ئەمە شتێکی خراپە زۆر وڵاتی ئێمە سەروەتدارە دەوڵەمەندە وڵاتی ئێمە خەڵکێکی باشی هەیە خەڵکێکی مهەزەب و پەروەردەکراوی هەیە خەڵک هەیە دەفتەرە دۆلارە دۆزێتەوە ئەیبا بۆ مزگەوتێ ئەیبا بۆ ڕادوێ بۆ شوێنێ ئەڵێ ینی ئەمە لە دنیا نییە لە دنیای ئاو شوێنانش کە زۆر تەمەدونیان هەیە کەس 5 دقە کارەبا کوژێتەوە مشکلاتیان بۆ دروستە بێت لای ئێمە ئەو نییە بە زۆر ئێمە جیلێک دروستەکەن کە بێبندوبار بێ بەهای لا نەبێ گوێ لە باوکیشی نەگرێ خەریکە سەوای لێ ئێستا ئەم جیلە تازە کە جیلی فەیسبوک و جیلی بێکاری و جیلی ناومێدی و جیلی هەر دەمی تاڵە هەمیشە ئەمە ئەبێ معارزەی بکەین فرسەتە هێشتا ماوێتی مەجالی تیا هەیە مەجالی تیا هەیە معارزە بکرێت وڵاتی ئەمە وڵاتێکە تەماعی تێ ئەکرێ لەبەر ئەوەی کە شروتی هەیە امتیازاتی هەیە اینجا ئەم وەزعە دەستەوسان نابێ ببین نابێ هەر ئەبێ بە ئومێد بین بێ ئومێدکردنی خەڵک شتێکی تاوانێکی گەورەیە ڕەنگە مامۆستا خۆی یەکێک بێ لە ئامانجەکان ینی ئەو بێ ئومێدکردنە
ئامانج بێت ئەگەر ئامانجش نەبێت بە عملی وای هاتووە ئەگەر بڵێن ئەوەنە بەدبین نەبێت بڵێن بە ئامانج خەڵک بێئومێ دەکەن بەڵام بە عملی بێئومێدکردنی خەڵک یەکێکە لە خەتەرناکترین دیاردە و زۆریش خراپ ئەشکێتەوە بەسەر هەموو لایەک و مێژووی ئەمانەش دەسەڵات مێژووشیانە فەوتێ ئەوە داهاتووشیان جێی گومانە بێ یعنی هیچ تامیتیان نییە ئەمیشە پێویستە وەقفەیە بکەین نقطە سەری دێڕە بکری ئەم خەڵکە بچێتەوە سەر پلێت بچێتەوە سەر ئەو ڕۆژە جوانانەی کە ئەم خەڵکە پێکەوە ئیشی کردو چەندی بۆ کراوە ئێستا ئیمکانات هەیە عیلاقات هەیە دیبلۆماسیەت هەیە خەڵک حسابت بۆکە حسابی سەلبی و حسابی ئیجابیش ئەتوانی شت بکەین بەڵام کە نایکەی ئەچی ئەنیشی بە مەوزوعێکی بێسەر و بەرەوە شتێ لە خۆت گەوراکەی شتێ لە خۆت یعنی ئەمە سوی ئیدارەیە ئەمە خراپ ئیدارەکردنی قەیرانە قەیران دروستکردنە نابێت بەم شێوە اینجا ئەمە گرفتاریەکەت ئەوەیە کە چۆتە ناو کۆمەڵگە گەنج بە تایبەتی تووشی ئەمە بووە ئومێدی نییە زەوقی نییە لە ئیشەکە کوردستان باش وەتەن و بە ئینتیمای وەتەنی و ئەمانە نەماوە زۆر لاواز بوو ئەمە زۆر خەتەرە ئەمە ئایندەی زۆر خەتەرە بێت مامۆستاگیان پرسێکی تر کە وەکوڵێتەوەرەیەکی تر کە جێی مشتومڕ و قسەیە پەیوەندەکانی نێوان هەرێم و ناوەندە هەمومانەی بینین و ئەمەش پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بۆیە ئەبێ قسەی لەسەر بکەین و پرسیاری لەبارەوە بکەین ئەم پەیوەندیانە لە بە جۆرێ لە جۆرەکان ئەگەر بکرێ وەسفەکە بڵێم ئەڵێ پەیوەندی نێوان پارتی و یەکێتیە بەردەوام لە بەرزی و نزمیایە جارێ ئەڵێن باش بووین و ئیتیفاق کرا جارێک ئەڵێن وڵات تێک درا و بەشدارن لە حکوومەتە پرسیاری خەڵکەوەیە باشە ئەگەر تۆ بەشداری لەم حکوومەتە بۆچی گەیشتوتەوە ئاراستە لەسەر و کۆمارەوە تۆی لە وەزیری دەرەوە تۆی چەندین پۆستی تر بەدەست کوردەوەیە بۆ ئەم دۆخە بەم جۆرە مامەڵەی لەگەڵاکرێ بۆ کێ خەتابارە ناوەند یاخود هەرێمی کوردستان ئەتوانی بڵێ عینی سیاخە هەر چۆن لێرە لیان شێواوە لەوەشە هەر لیان شێواوە بەڵام بە تایبەت ئەو مۆزوعە چونکە من لە مەجلیسی حکومەوە ئاگام لێ پێشتریش لە معارەزە خەبەرمان بووە ئەم ئەحزابە کە معارەزە بوون و دوایی ڕژێم ڕووخاو بەشدار بوون لە حکوومەتە لە سەرەتاوە زۆر بە بەراعەت زۆر بەڕێز بۆ یەکتری بە تایبەتی پێگەی کورد لە بەغا زۆر بەڕێز بوو زۆر بەڕێز بوو لە کورد دەورێکی جوانی بوو لە ناو ئەو نخبە بڵێن هەڵبژێراوەی کە پیانە بوو مەجلیسی حکوم حتا هاوپەیمانان زۆر بەڕێز مامەڵەی کوردیانە کرد لەو ڕۆژە بەڵام کەم دەرکەوت تاوان لە کاتێکا کە لێرەش بڵێن سەرەتاکانی بەعزێ لە شپرزی ڕوویدا بوو لێرەش ئەو بوو شەڕی ناخۆ بوو ئاش بوونەوە بەهەرحاڵ بەڵام تەسەوەر وا بوو لەو وێستگەیە کە بڵێن گۆڕانکاریەک ڕوویداوە ئەوان ئەمانیش بگۆڕێن و بالفعل ئەوە بەعزێک بوو تەوان لەو کاتانە کە ئاشتی و ڕێک و پێشیان بوو زۆر بەڕێز مامەڵەکران بەڵام ئیتر بەداخەوە عێراقیەکان هاتنە سەر حکوومەت بەبێ ئەوەی عیلمی ئیدارە و وەکو بڵێ دەوڵەتداریان پێبێ هەم لە شیعەکان هەم لەو هەموو ئەو خەڵکی تر ئەوە سونە بەڕاستی هەر نەبوو لەو وەختە مەهەمەش بوو ئەم ئیدارەیە ئەم گەندەڵیە تەبیعەتی وایە ئەم خۆشویستنی پارە و پایە و مەقام ئینسان سەرخۆشەکە حاڵەتێک دروستە بێ عیبی خۆی نابێنێ هەرچەی بەرامبەرەکە مەترێ بە 3 مەترە زانێ یا جاری وایە عەکسەکەی 3 مەتر بە مەترێ زانێ قیاساتی لێ تێکەچێ دەسەڵات سەرخۆشی دروستەکە خاستەن ئەگەر ئەو تەدەین و ئەخلاق و یاسایەکیش نەبێ لێی پرسێتەوە خۆی یاسا لای خۆی بێ
ئەوەی کە گرفتە ئەوەیە ئێستا لە ڕاستیە بەغاش لێ شێواوە ئەوە کە ئەوە تێ خەتاکیەیە ناتوانانی بڵێ هەر خەتای هەرێمە یا هەر خەتای بەغاش هەر گرفتارە هەر محاسسەیە هەر حیزبایەتی و شەخصایەتی ئیشەکە هەر گیرفانە هەر ئەو مەشاکلە لەوێش هەیە کە لێرە تەمان بازی ئیشیان کردو باسی ئابووری سەربەخۆ و ئێمە باسی نیەتەکان نەکەین باسی ئیشەکان بکەین ئابووری سەربەخۆ شتێکی باش بوو ئەگەر بەڕاستی زەمینەی ببێ ئەگەر ڕێک بە تەفاهم بێت چونکە تۆ بەشێکی لە عێراق دەستور تۆ بەشدار بووی لە دانانی دەستورە دەستور شتی باشی تایە بۆ کورد بەلایکەم وەکو فیدرالی ئەوان تەقسیرەکەن لە دەستورە معلوم 140 هەر ئێهمال کرا بەڵام لە عینی وەختە دەسەڵاتی هەرێمیش ئەبێ ئەمە بزانێ ئەبێ بزانێ بەرامبەرەکەت ئەوە حاڵێتی واقعەکە ئەوەیە چۆن مامەڵەی بکە ئەو مامەڵەیە لە مەسەلەی نەوتە بوو بە سەرەتای مشکلێکی گەورە بینێک خۆمان ئالاساف پارەی خۆمان هەیە و نەوتی خۆمان هەیە پێشکەوتنێکی باش بوو دوایی ئەوان کەوتنە محاسبە و بڕینی بوجە و ئەو نێزاعی کە هەیە لە ڕووی مێژوویەکەیەوە تەسەلسولەکەی خەتای کێیە و مبادرەی کێ بوو چۆنەوەوانە باواز لێ بێنین بەڵام بەنەتیجا خۆ ئێستا دوای ڕێفراندۆم و دوای ئەوانە معلوم بوو کەنە کورد ئەو نازیماوە نە هەرێم وەکو جاران هێشتا هێنرایە دواوە نیە لە شەڕی داعشا کە زۆر دەوری جوانی دی پێشمەرگە بەڵام ئەوشان نەهێش کە پێڕەوانە بینی بەنەتیجە تۆ ئێستا خۆتت ناسیوە تواناکانی خۆتت ناسیوە ئەبێ تەکیفی وەزعەکە بکەی بە شێوەیەک کە بگونجێ لەگەڵ ئەو متغیرات ئەوەی کە من ملاحەزەیەکەم ئەوەیە کە ئەم برادەرانی ئیدارەی هەرێم لەم مەوزوعا وەکو بڵێ هەر خۆیان ئەدزنەوە بە شێوەیان بیرەکەنەوە وەک بڵێ یا ئەیانەوێ بەش و فرسەتێکی تر بێ یا تووشی بەعزی عقود و بەعزێش ئیلتیزامات بوون ئەیانەوێ ڕۆژ درێژکەن هەر چۆنێک بێ ئەم مەوزوعانە نابێ میلەت باجەکەی بە وەختێک کە حکوومەتی فیدرالی ئیجرائێکە کا ئینتیقائی یعنی ئەوە دەست بژێرەکە ئەو مادەیە دەرێنێ ئەڵێ ئەوە مخالفە تەمان ئەو بۆ مەسلحەتی خۆی واکە ئەو کەس پاکانە بۆ ئەو ناکە بەڵام تۆ کە ساحیبی خەزیەکەی تۆ کە مشکلەکە لە هیچ لای تۆیە ئەبێت تۆ تەبیبی حاڵی خۆت بی تۆ چارەسەری خۆت لای خۆتە ئەو بۆ واکە وازی لێ بێنە تۆ چی بکەی لە بەرامبەری ئەوە چیت پێ ئەکرێ خۆ ئەوە ئێمە بینیمان هەموو بەڕازی و ناڕازی هەموو دەنگماندا بۆ ڕێفراندۆم و بۆ سەربەخۆیی نەتیجەی چۆن دەرچوو ئێستا دوای ئەوە تێنەگەیشتین کە ئێمە سنگمان چەندەیە و چۆنە و ئەم هەرێمە و وەزعەکە چۆنە و خەڵکەکە چ ئیقلیمیەکان و چ نێودەوڵەتیەکان چۆنن لەگەڵمان ئەم مامەڵەی کە ئێستا ئەکرێ خۆرجینەوە لە ڕێککەوتن لەگەڵ بەغا ئەمە هەڵەیە بە تەماوی بەغا ڕەحمی بجوڵێ یا یاسایی بێ یا دەستور پیادە بکە وەکو پێویست تۆ زەختن نەبێ نایکە ئەویش کەوتۆ بەسەر وەزعی خۆیان ئەویش پارچە پارچە بووە ئەویش وەکو ئێرەی لێ هاتۆ لە ڕووی تەفرەقەوە هەر یەکە وعدێکەدا بەجێ ناهێنێ ئەوی تر بە شێوەیەکی تر و نەوەیەک لە پاشەگەردانیەک لە ئیدارەی ئەزمەکانە هەیە کەسیش نییە بۆت بگری ئەوە لایەک لایەکی تر ئێستا ئەم مەوزوعە باسی ڕێککەوتن لەگەڵ بەغا ئەوە بوجە و موچەی خەڵک کەوتوتە خەتەر موچەی هاوڵاتیەکی فەرمانبەر ئەکەوێتە خەتەر کەواتە تۆ باسی خۆت مەکە باسی میلەتەکە بکە ئەگەر توانی لەبەرتە ڕوا پارەی نەوتە پارەی هەرچی هەیە بەم شێوەی کە هەتە هاوڵاتەکەی خۆت ڕازی بکەی
بەهەر حاڵ بڵێن چی کە ئەمەشت پێ ناکرێ لەگەڵ ئەویش ڕێ ناکەوی تەوان ئەمە هەر بێ چاوەڕێی مەعسات بکەین ئەمە ناوێ بۆ شێو و نابێت چاوەڕێی ئەوانیش بی ساڵح بن ئەوان لەجاتی تۆ بیرکەنەوە خەمی تۆ بێ خەمی خۆت خۆی ئەو خەمی خۆی ئەخوا مەسەری مشارەکە لە حکوومەت و لە وەزیر و ئەوانە ئەوە هەر ڕۆتینە بازێکی بۆ شکلیە بازێکشی مەکسەبی حیزبیە زیاتر و ئەوە یەکێکە لە عیبەکان لە شتی وەکووتم لە پشکۆلەکانە ڕازیە بن شتە گەورەکان بەجێڵن و ئەوەش بەشێکی تر دووبارە چێتەوە سەر مەسەلەی تەفرەقەکە ئەجندای ئەم دوو حیزبە لە بەغا وەکو یەک نییە بیرکردنەوەکانیان وەکو یەک نییە وەفدەکانیان جیاوازە شتەکە ئەمە هەڵەیەکی گەورەیە تۆ لێرە بە هەر حاڵ ئرسی قەدیمە ئەتەوێ ئەم ئرسا بپارێزی لە بەغا بۆچی مامۆستایەکێکیان بەوی تریانەڵێت تۆ کلکی تەورەکەیت کە خۆمانە بڕیتەوە بەخاین ناوێ بە ئەوی تریان بە نەزان ئەمی ترناوە بە یعنی ئەو تەفرەقەی کە جەناو باسیەکەی بە ڕنگدانەوەی هەیە لە ئەدەبیاتیانە بەداخۆ عیبە ئەبواە بەسی بیتر عیبرەتمان لە مێژوو بگرتایە بەسی بێ بەڵام هەر درێژەی هەیە لەبەر بازێ سایکۆلۆژیەتی دەسەڵات لە کوردستانە لێ شێواویەکی پێوە دیارە نابێ بەم شێوە بیرکاتەوە و نابێ بەتەما بێ بە تەفرەخا یا بە تاکڕەوی بەم ئوسلوبە نەتیجە بگرێت تەنازول بۆ برای خۆت بۆ ئامۆزاکەی خۆ زۆر باشتر لەوەی کە وابزانی خەڵک ڕێز لێگرێ خەڵک ڕێزی بەمەرام ئەگەر ڕێزیش ئەگەر بگرێ کە ئەوەش بەردەوام نابێت جگە لە پرسە کۆمەڵایەتەکان کە جەناب هەندێکی ئاماژە پێکرد ئەگەر پێش خۆش بێجارێکی تر قسەی لەسەر بکەی لە خزمەت تاین بەڵام پرسێکی تر بریتە لە دەستگا فەرمی و ڕسمیەکانی هەرێمی کوردستان ئەو دەستگایانەی کە خەڵک خوێنی بەخشیوە لە پێناویەوە بە جۆرێ لە جۆرەکان خەباتێک کراوە تا گەیشتێتە ئەم ڕۆژە کێکێک لەوانە پەرلەمانی کوردستانە بەداخەوە چی پەرلەمان چ دەستگا فەرمیەکانی تر هەست بە بێڕۆڵیانەکرێت یاخود هەندێک جار هەست بە ناشیرینکردنیانەکرێت لە کاتێکە ئەم دەستگایەکە خەڵک هەڵی بژاردووە یەکێک لەو هەنگاوانی کە بینین بریتە لەوەی کە تەمەنی درێژەکرێتەوە لە لای خەڵکەوە هەڵبژێراوە و لە لای دەسەڵاتەوە تەمەنەکەی درێژەکرێتەوە کە مەفروزە هەر خەڵک ئەو بڕیارە بدە ئەم جۆری بێئەرزشکردنەی مواسساتی فەرمی چی لێ خوێنرێتەوە هەر ئەچێتەوە سەر ئەو سەر لێ شێواویە ئەو حاڵەتە لە بێباکی و غرور ئەتوانێت لەبەری بڕوە ئەگەر پەرلەمانەکە پەرلەمانێکی کارابێ ئەو ئەبێ مراقبەی حکوومەت بکە کەچی عکسەکەیە بێت بێ ئەرزشکردن یا تەعتیلکردن یا پەکخستنی پەرلەمان و بە شەڕی ناوخۆ دەستی پێکرد وەختێک 13 ساڵ انتخابات نەکرا لەسەر شەڕی ناوخۆ دوایی لکاندن و پینەوپەڕۆ شتێکی کۆنە بووە عرف ئەو عرفە فاسدە هەر دەستی بۆ بن بین لە خولی پێشوە تەعتیل کرا هەر داخرا لە خولێکی ترا ئەوەی سەر بە شێوەیەکی تر پەک خراوە ئەم بسلوبە ئەمە گەڕانەوەیە تەوان بۆ دواوە و زوڵمە لە ئەزمموی سیاسی و کۆمەڵایەتی و ئەخلاقی ئەم میلەتە چونکە هەموو دنیا بەرەو پێشەچێ بۆ ئێمە هەر بۆ دوا بچین ئێمە لە بیرمانە 92 کە انتخابات کرا زۆر ڕاقی بوو زۆر سەمیمی بوو ئەو خەڵکە زۆر وەکو تەبەڕک ئەچوون مشارەکەیانە کرد ئەم انتخاباتی ئەخیرە خۆ بینیت خەر ڕقەمێکی کەم خەڵک چوو بۆ انتخابات ئەم مەئیوس بوونە چێ دروستی کردو ئەدای دەسەڵات ئەمەی دروست کردو دەسەڵات وای کردو لەو خەڵکە کە دڵی بە انتخابات و بە گۆڕانکاری خۆش نەبێ و تەسەوری وابێ ئەم انتخاباتە ناتوانێت گۆڕانکاری بکە
لەمەش تەمان بەڵایەکی گەورەیە خەتەرناکە وای لێبێ میلەت بڕوای بە کارتی انتخابات نەبێ کە کارتی هەڵبژاردن قیمەتی نەماچیەتە بەردەمی یا فیشەک یا سەری خۆی هەڵگرێ و مەیوس بێ و ببێتە خۆی بتەقێنێتەوە وەکو فیشەکە شێتە وڵات بەجێ ناوەمێدی و بڵێ کە ئەمە هیچ کامیان حەل نییە لەبەرەوە بۆ ئەوەی کە خەڵک ئومێدی پیا بکەوە ئەو دەوڵەت ئەو دەسەڵاتە بەهی خۆی بزانێ ئەبێ چی بکە ئەبێ دڵی خۆشکەی چۆن دڵ خۆشە بێ بە شێوەی جۆراوجۆر یەکێ لە شێوە ئەساسیەکانیان ئەوەیە کە قیمەت بۆ انتخابات بمێنێ لە کاتی خۆیان بێ بە لیستەکەی مەزبوط بێ بە شێوەیەک بێکە پێشکەوتنی پێوە دیار بێ نەک نەوە دوودوت قانونێک دەرچوو هەر بەردەوام تعدیلاتی تیا بکرێ یعنی خەڵک دڵخۆشکەی کە ئومێد پیا بکەن بەوەی کە بەرەو گۆڕانکاریە چین لەلایەکی تر مەسەلەی بژێوی مەعقولە ئێستا خەڵکی ئێمە فەرمانبەری ئێمە ساڵانێکە عەلاوەی نەماوە عەلاوە هەیە لە فەرمانبەر ساڵانێک بە موچە بڕین و ناویان بڵێ پاشەکەوت و هەر جارە ناوێکیان لێناوە دواکەوتنی موچە بۆ ئەمە تەمان شتە بیدایەکانن ئەمە مافە سەرەتاییەکانی هەر هاوڵاتیەکەن ئێمە زانین کە میزانی ئەم هاوڵاتیە کە مەعاشەکەی مەسەر 500,000 حسابی ژیانی خۆی و هەموو شتی خۆی لەسەر ئەو کردو سەری مانگ هات کرێ خانوەکەی پارەی مناڵەکەی بۆ مەکتەبەکە پارەی دوکانەکە شتیە ناوە یعنی هەموو شتی بەسراوە بۆ 500 بەو تۆقیتەوە کە وەختێ 2 ڕۆژ دواکەوێ بەقەدەر ئەوە خەمەخوا بەقەدەر ئەو مناڵەکە هەست پێکە خێزان هەست پێکە دەوروبەر هەموو عالەم ئەزانن کە شتێک ڕوویاوە کە نابێ ببێ ئەم خەمە کێیە بێبیخوا ئەو کەسەی کە تەنزیمی ئەم ئیشاکە ئیدارەی ئەم ئیشاکە کە بریتێ لە دەسەڵات لەبەرەوە یعنی زەرعی نائومێدی بێتاقەتی بێڕەحمی کراوە لە دڵی هاوڵاتیە ئەمە جەریمەیەکی گەورەیە ئەمە بە مباشر بڵێن بە خوتە وای کردبێ بە نەزانی وای کردبێ مهم نەتیجەکە ئەمێ ئەبێ ئەم دوو حیزبە بزانن کە نەتیجەی ئەمێ و هەر کەسیش لیان نزیکە بێتەوە بەقەدەرەوە تووشی لەکە و عیبە هەبێت ئەوەشمان بینی لەبەرەوە ئەمە هەڵەیە بەم شێوە ئیدامەی ژیانی سیاسی هەڵەیە ئەبێ ئەم حیزبانە مراجعەی ئیشی خۆیان بکەن لەم مۆزوعە چەندە ممکنە ئەم ساڵ چەندت پێکرێ ساڵێکی تر بەڵام مهم ئەوەیە کە ئەبێ ئەتراف بە هەڵە بکەن ئەتراف بە هەڵە بکەن بە گۆرانی وتن بە مێژووە خزمەت ناکەن ڕەنگە بیکەینە دوا پرسیار مامۆسایە بڵین لە نەتیجەی ئەم قسانی کە جەناب فەرمووت چارەسەر چییە؟ چارەسەرە کۆمەڵایەتەکە بینیومانە هەندێک هەنگاوی یەکگرتوو بووە چارەسەرە کۆمەڵایەتەکان و تەشخیصکردن و پاشان خستنە ڕووی معالەجە و لە بوارە سیاسیەکەشە ئەو دەنگە ناڕازیی کە یەکگرتوون و ئەندوێتی لە بەشداری نەکردنی لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ئەم حکومەتەی کە هەیە ئەمە بەشێکە لە چارەسەر یا چیتر هەیە چارەسەر بێت بێگومان چارەسەر ئێمە ئەتوانین بڵین بازێکی وەکو ڕەچەتەی قسەی تیا بکەین نا چارەسەر لای ئێمە نییە چونکە ئەوەی کە خراپانوێتی لە ڕاستیە ئێمە نین ناڵێم ئێمە ماسوومین ئێمە بەشەکەی خۆمان لە سوڵتا بووین فترێک لە نەک سوڵتە لە حکوومەتە بازێ جار بووین هەرچەند محاوەڵێشمان کردوێ هەر فرێ ئەوە کەوتوین خەڵکەکەی خۆمان گەندەڵ نەبێ و ئەو بێ نەیتوانێت ئیسلاحاتێکی زۆر بکات لەگەڵەوە هەر بە شەیتانکردن منهەجی ئێمە نییە بەڵام بە هەڵا زانینی شتێک و نوسح و بڵێن دەربڕینی عیلاج ئەوە ئیشی ئەمەیە ئێمە وازانین
مەسەلەی نەفەسی ئاشتی پێکەوە ژیان جیرانیەتی ئەم نەفەسە زیندووکەینەوە ئەمە قیمەیەکی ئەخلاقیە بەهایەکی ئینسانیە دینیە هەموو شتە جیرانەکەت ئەگەر هەر دینێکی بێ هەر سلوکێکی بێ هەر هەڵسوکەوتێکی بێ حەقیە لەسەر تۆ ئێمە ئێستا لەم هەرێمە بچکۆلا ناتوانین هەڵکەین بەیەکەوە ناتوانین پێکەوە ناتوانین مافەکانی یەکتر پێشێل نەکەین عەلە لەقەل ئەمە مۆزوعێکی ترە ئەمە بێتە سەقافە بێتە فکر ئاراستە بکرێ کاری لەسەر بکرێ ئەو خەڵکانەی ئەم نەفەسەیان پێ بازاریان یعنی بڵین منبەریان یا بڵین مەیدانیان بۆ خۆش بکرێ نەک عەزیەت بدرێن خاڵی تر باسی انتخابات کە شتێکی استراتیژیە لە عینی وەختا ئێستا شتێکی یەخەگیرە ئێستا خوازراوە انتخابات بەدیلی نییە بۆ گۆڕانکاری بەدیلی نییە بەدیلەکان هەرچی بێ خراپن لەبەرەوە باشترین ڕێگە بۆ ئەوەی ئاڵوگۆڕ ببێ بۆ ئەوەی دەموچاوەکان بگۆڕێن بۆ ئەوەی خەڵک تۆزێ ئومێد پیا بکاتەوە بە گۆڕانکاری بۆ ئەوەی خۆی بە ساحبی ئەو دەسەڵاتە ئەم حکوومەتە ئەم ئەزمونە بزانێ انتخابات ئەبێ لە کاتی خۆیان بە باشترین شێوە بە پێشکەوتوترین شێواز ئەنجام بدێ انتخابات شتێکی گرنگە مەسەلەی تر ئەم گەندەڵی و تەشخیصی فەسادە مالیەکە بکرێ قسە هەرەکرێ و قسە فڕادێ تەشخیص بدێ دەستگا دابنرێ بۆ ئیسلاحات بە جددی نە هەر شیعار ئیسلاحی مەسەلەی فەسادی مالی و ئیداری بکرێ و ئەم بندیوار و بەشت کە باسەکەن ئەمانە معالەجە بکرێ معالەجە نا انتقائی بۆ خۆت قەیناکە بۆ خەڵکی تر حیزبیانە نا بە شێوەیەکی ئوسوڵی و گشتی و خاڵی تر یاسا سەروەری گرن یاسا مهمە یاسا پینەکەرە شوێنێکی وەکو ئەو وڵاتانی غەربە خۆ ئەو دینداریەی لای خۆمان و ئەو تەربیە و لە ترسی خوا و ئەوانە نییە بەڵام چونکە یاسا هەیە نەوعێک لە ئیستیقراری دروست کردووە یاسا معالەجەی ئەو شتێکە کەم و کورتیانە کراوە بێگومان کۆنتترۆلی ئینسانەکە یاسا نەوعێک لە بڵێن زەبتێکە زەبتی حرەکەتی ئینسانەکە لای ئێمە یاسا کز ئەکرێ یاسا بە هەلەوێک سەرە شێوێنن لە قازیەکە هنا بالقوە هەموو مەحاکم حەزیان لە عەدالەتە حەزیان لە ڕێک حکومدانە ممکنە کەس بەڵام دەسەڵات دەستێوەردانی قەزا زۆر خەتەرە زۆر دیاردەیەکی زۆر ناشارستانی و نائینسانیە یاسا سەروەری عیلاجە زۆر عیلاجە بۆ زۆرێک لە چارەسەریەکان مەسەلەی ئازادی ئێمە گرفتمان لە ئازادی قەت بۆ دروست نابێ گرفتمان لە زیادەڕەوی دروستە بێ زیادەڕەوی تۆ کەسێک ئازادە بڵێن بۆ بڵێن ماسیەتێکە کا شتێک کە بەخوا حرامی کردو بەڵام ئازاد نییە لەوەی پێشێلی ئادابی گشتی بکە خەڵکی تر توش بکە یا سنووری خەڵکی خەڵک بەزێنێ بۆ خۆی و خۆی و ماڵی خۆی بە هەر حاڵ خواوای دروست کردووە بە ئازادی خەڵکی ئازادی چونکە ڕێ پێدراوە مادام بەهەش دانراوە و جەهەنەم دانراوە معنەی وایە لێرە مەجالی دراوە ئەوەی تر تەبلیغەکرێ و پەیامی خوا ئەگەیەنرێ بۆ ئەوەی نەچێتە جەهەنەم بۆ ئەوەی هەڵەنەکە ئەوە باسێکی ترە بەڵام بە زۆر لا ئیکراها فی الدین لێوەیە بە زۆر دینداری بە کەس ناکرێت کەواتە ئەو کەسە ئازادە خۆی ممارەسەی ئەو حتا ئەگەر دەردە و نەخۆشیە چیش توش هاتووە وەکو ئەمەی هاوڕەگەزبازی و شتانی کە ئەڵێن ئازادی مرۆڤە بەنسبەت ئەوە کە خۆی وەکو نەخۆشێک ئازادە
بەڵام تەرویج بۆ ئەم نەخۆشیە و تەعمیم و بەگشتاندنی وکردنی بە عورفێکی کۆمەڵایەتی لە کاتێکا کە شتێکی نامۆیە و نەخۆشیەوە لە وڵاتان معالجاکرێت. مخدرات خۆی نەخۆشیە کابرا ئالوودای بێ گرفتارە بێ، بەڵام بیکەیتە عورف و کاسبی و بزنس جەریمەیە. قومار کابرا ئازادە، بەڵام تۆ تەرویجی بکەیت، دەشت فرۆشی، هەموو ئەو شتانێک کە محەڕەماتن وەکو شەخصێک کە ئێرتیکابیەکە تۆ ناتوانانی بڵێ دەستی لێ بگری، ئەبێ سنوور بەزانەکانی و تەرویج بۆکردنی و بە مجتەماعیکردنی هەڵەیە. لەبەرەوە ئازادی اینجا ئەوە باسی مەعسیەت و بڵێن ئەخطای ئەخلاقی ئەوانە، باسی فکر هەروایە، باسی فکر هەروایە، باسی ڕۆژنامەنووسی هەروایە. ئازادیە کابرا ئەبێ تەعبیر لە خۆی بکە، بەڵام ئەگەر پێشێلی وەکو بڵێ ئەمنی قەومی کرد، پێشێلی یاسای گشتی کرد، ئادابی گشتی کرد، ئەوە محاسەبە کرد لە سنووری ئەوە. یاساشەوە دیاری کراوە کە چۆن یاساشی هەیەەوە. بەنەتیجە ئەبێ ئێمە ئازادی قاچاق نەکەین و بە عیبداری نەزانین، ئەبێ شێوازی ممارەسەکردنی ئازادی تەصحیح بکەین، ڕاستکەینەوە کە ئەوە بازێکی بە یاسا ئەکرێت، بازێکی بە دەسەڵات ئەکرێت، سەلیقەی دەسەلات لە مامەڵەکردن لەگەڵەوە. بەگشتی عیلاج زۆرە لە کتێبە زۆرە لە واقعک ممارەسات. زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی خۆشەویست لەم دیدارە لە خزمەت بەڕێز مامۆستا سەلاحەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووین کە چەند پرسێک تاوتوێ کرا. سپاس بۆ بەڕێزیان و ساڵیادی یەکگرتووش پیرۆز بێت. سپاس جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو یەکگرتوەکان و هەموو خۆشەویستانی خەڵکی کوردستان و هەموو ئازادی خوازانی دنیاکەین. ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بێ ئینشاءالله. زۆر سپاس. إن شاء الله.